بسم الله الرحمن الرحيم بداخ وأمره آتم بو بجداري لبرسي خوالي خوجوكا حسن خوي جورا بشهيدي قبول كردبه كشهيدي همو دفري بالكايتية بتايبتيش بو دفاع كردن لما فسرت يكاني أم خلقه هاد بو نسر زاده كدبوا بتايبتي هزا من يكان بالبشتيان بانا وبيان باراز بانا وهزا من يكانيش لەگەڵەوان دەستبارگر بانە بۆ ئەوەی کە مافەسەرەتاییەکانیان بۆ جێبەجێ بکەن نەک بەم شێوازە معاملەیان لەگەڵ بکرێت و بەم شێوازە ڕوبەڕوویان ببنەوە شەهیدیان بکەن. بەڕاستی ئەوە زاهیرێکی زۆر ترسناکە چونکە دەبێت جارێ ئەو هێزەی کە ڕوبەڕوو دەبێتەوە لەگەڵ خۆپیشاندەران دەبی هێزێکی مەشق پێکرا و بێ هێزێکی تایبەت بێ ئەسڵەن نابێت چی پێبێتن سزای ئەوەی کە لە جلوبەرگێکی مەدەنی کە پلەپایەکی حکومی هەیە بەشدار بێتن بەم شێوازە هەڵسوکەوت و معاملە بکەوە خوازیارین بە زووترین کات ئیجراعاتی یاسایی و قانونی لەگەڵ بکرێتن و بە سزای خۆی بگەێندرێتن بۆی کە جارێکی دیکە ئەو کارە دڵتەزێنانە دووبارە نەبنەوە. دەستان خۆش بێت.